بەهادان بە شتە بێبەهاکان و بێبەهاکردنی شت و کەسە بەبەهاکان لەمڕۆدا ڕووی لە زیادبوون کردووە و هەر لەبەر ئەوە شارەزایانی پەروەردە سەردەمەکە بە سەردەمی پوچگەرایی ناو دەبن. بە مەبەستی هۆشیارکردنەوەی گەنجان و هێشتنەوەیان لەسەر ڕێگا ڕاستەکە پانێڵێک بە ناونیشانی دیدگای گەنج لە دنیای پوچگەراییدا لە سلێمانی بەڕێوە چوو. خۆی لە ڕاستیە ئێمە وەک گەنج جاری وایە هەنێ پرسیارمان بۆ دروستە بە یان هەنێ تێڕوانیمان هەیە وەک گەنج وەڵامەکانیمان لا نییە و کەسانێکی شارەزامانە پێویستە بۆ ئەم بابەتانە. ئێمەش هەڵساین بە ڕێخستنی سیمپۆزیۆمێک کە لە کۆمەڵی پانێڵ و لە چوار بابەتی ڕئیسی پێک دێت کە هەستمان کرد ئەم بابەتانە زۆر پێویستم بۆ گەنج و پێویستە تیانە شارەزا بێت و چاوکراوە بێ بەرامبەریان. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بێگومان کردنەوەی ئەم جۆرە سیمپۆزیۆم و پانێڵانە بۆ لایەنی گەنج زۆر گرنگە بەتایبەت لە تەمەنی 90 و 25 ساڵێ. چوە بەڕاستی ئەوەی من دێخەتمیاوە ئێستا ناوەندە فکری و هزریەکان کە لە هەرێمی کوردستانە هەن زیاتر گرنگی بە کۆمەڵی گەنجیان کە خۆیان لە بواری فەلسەفی و هزریان نەک گرنگی بە کۆمەڵی گەنج بن کە اختصاسیان ئەوە نیە. ئێمە پێویستە هەموو چینەکانی کۆمەڵگا بەتایبەت چینە گەنجەکان کە ئەسڵان اختصاسیشان تەنان لایەنێکی هێزری و فکری نەبێت پێویستە لەم بابەتە شارەزا بن بۆ ئەوەی کاتێکە ئەم هجوومە ڕۆژئاوەیە کرا سەر وڵاتەکەمان ئێمە بتوانین بەرگریمان هەبێ. گەنجان جەخت لە چالاکی و پانێڵی هاوشێوە دەکەنەوە و دەڵێن کە من ئەو دەستگا و ڕێکخراوانەی لە خزمەت دین و ژینی هاوڵاتیان و بەتایبەت گەنجاندان و پێویستە گەنجان بە وریاییەوە مامەڵە بکەن. طبعا پێش هەموو شتێک بابەتەکەی نوری حکمە لەسەر پوچگەرایی بوو. هەرو دەزانین لە سەردەمی ئێستاماندا پوچگەرایی بە شێوازێکی زۆر بەربڵاو بۆتەوانێ کە تیایدا ئەو شتانەی کە بەهایانە بەهای پێدراوە و ئەو شتانەشی کە بەهای ئەخلاقیان هەیە لە کەدار کراون و بەهایان زۆر نزم کراوەتەوە. بۆیە ئێستادا بۆ ئەوەی کە ئێمە دیدگایەکی ڕوونمان هەبێ بەرامبەر ئەو حاڵەت و ئەو سەردەمەی کە تێکەوتوین زەڕوڕە ئەم چالاکیە نەوعیانە هەبێ و زۆر سواسی ئەو ڕێکخراوانە دەکەین کە ئەو فەراغ ڕوحی و پەروەردەییان بۆ ئێمە پڕ کردوتەوە و ئینشاءالله داوایان لێ دەکەین هەر بەردەوام بن و خۆی گەورە سەرفراو و سەرکەوتویان کە دەستی ئەوش خۆش. لەم بابەتانێک ئەم سیمپۆزیۆمە ڕێکخراوە دەستخۆشی لە ڕێکخەران یەکەم ئەم بابەتی کە باس کراوە دیدی گەنجان لە دنیای پوچەگەراییدا کەم دنیای چەندێ پوچە لە لای گەنجان کە گەنجان چەندێ بەلاڕێدا ئەبن کۆمەڵە وەسایلی گرنگ باس کرا بۆ گەنجان کەوا ئەبێتە مای ئیسفادە بووانی کە لەوانە دکتۆر ئەحمەد ڕازی کە چەندین بابەتی گرنگی لەوانە خستە ڕوو لە بابەتی دنیای پوچەگەراییدا. پانێڵەکە بە بەشداری ژمارەیەک لە شارەزایانی ئاینی و بوارە جیاواز و سودبەخشەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. تیایدا گەنجان و خوێندکارانیان هۆشیار کردەوە کە بزانن دوای چتە وژم و بەرنامەیەک دەکەون و خەمی دنیا و قیامەتی خۆیان ببێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.